ئەوەی گرنگە سەبارەت بە ئیدارەی سربەخۆی سۆران و پرسی ژینگە دوو پرسی تا بڵێ تێکەڵ کەشی یەکترن. سەرەتا ئیدارەی سۆران دەبێت چەند پلانێکی تۆکمەدا بنێت بۆ پاراستنی ژینگەی دەڤەرەکەەوە دواتری ژینگەی هەرێمی کوردستان. لەوانە پاڵپشتیکردنی تەندروست و پاڵپشتیکردنی جددی ڕێکخراوە ژینگەیەکان لە ئیدارەی سربەخۆی سۆران و دەوروبەری. و دوام پێویستە لە ڕێگەی سەرۆکایەتی شارەوانی سۆرانەوە ڕێنماییەکان تونتر بکرێن بە پێدانی مۆڵات بۆ ئەو کارگانەی کە پەیوەندیان بە شارەوانیەوە هەیە یاخود پەیوەندیان بە فەرمانگەکانی تریشەوە هەیە ڕێنماییەکان تون بکرێن بۆ ئەوەی چیتر لەو شوێنانە ئەو بارگایی ئەو بینایانە دروست نەکردن بۆ کارخانەکان کە ئەبنە هۆکاری وەی ژینگەی شارەکە پیس بکەن. وە جگەلەوەش پێویستە ڕۆژێکی ژینگەی دیار بکرێتن بۆ ئیدارەکە کە لەو ڕۆژەدا بتواندرێت زۆربەی خەڵکی شارەزا و مامۆستایانی زانکۆ و خەڵکی ئیدارەکە کۆ بکرێتەوە و ڕێنمایی تایبەت لەو ڕۆژەدا بۆیان بخرێتە ڕووە ئاگاداری زیاتر بڵاو بکرێتەوە. هەروەها پێویستە پەروەردەی سۆرانیش بە جددی بابەتەکە وەربگرێت بتوانێت ئەو ڕێنمایە ژینگەیانە لەنێو هۆڵی قوتابخانە خوێندنگەکان بڵاو بکاتەوە بۆ ئەوی خوێندکاران زیاتر ئاشنابن بە ڕێنمایە ژینگەیەکان. ئەگەر وانە کرێتن لەوانەیە چەند ساڵی داهاتوو ئێمە بازی گەورە بدەین لەسەر ژینگەی دەڤەرەکەمان. بەڕاستی لە مێژە ئەو کاریگەریە هەیە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا لەوانەیە ئەو خەڵکانێک کە لە نێو کاروباری ژینگەدانە بن یاخود لە نێو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نەبن و ئاگایان لە وردەکاریەکان نەبێ بە تایبەتی نەبوونی کارخانەی ڕیسایکلین. بەڕاستی ئەگەر وا بڕواتن لەوانەیە لە دەوروبەری سۆران لە بەرزبر و خاشاکی ماڵەکان و دوکان و بازارەکانی سۆران و دەوروبەری وا بکرێتن لە چەند ساڵی داهاتوودا و بە تایبەت ئەگەر بەزیتر تەماشای بکەین پاشماوەی نەخۆشخانەکانە کە ڕۆژانە کۆ دەکرێتەوە چەندان مەوادی چیمیاوی و مەوادی ناتەندروستی تێدا و لە دەوروبەری سۆرانەوەیان ئەخرێتە لێواری ڕووبارەکان و یاخود ئەخرێتە لێواری شەقامەگەشتەکان یاخود شوێنێکیان دابین کردووە لە نێوانی دوو شاردا ئەمە شوا دەکات دواتر چەندین میکرۆب و چەندین شتی ناتەندروست دروست ببێت و بەنێو خەڵکیدا بڵاو ببێتەوە ئەو کات ئەزانین کە چەندین نەخۆشی تێدا دروست ئەبێت و هەر خەڵکەکە لە دواییدا زەرمە ئەبێت و بازەکەی ئەدات. بێگومان ئێستا کە سۆران کرا ئیدارەی سەربەخۆی پێویستە خزمەتی زیاتر بە ژینگەی دەڤەری سۆران بکرێتن. کەم و کورتی بێگومان کەم و کورتی گەلێ زۆرە، یەکێک لەو کەم و کورتیانە تاوەکو ئێستا کارگەی ڕیسایکلینی نییە کە بەشێکی زۆر لە پاشماوەکان ئەسووتێنرێن ژینگە و هەوای پێپیسەکرێ و هەروەها یەکێکی تر لەو کێشانە یاخود لەو گیر و گرفتانە کە هەیە و چارەسەر نەکراوەتەوەکو ئێستا ئەویش قەدەغەکردنی ڕاوە ڕێژەیەکی زۆر ساڵانە بەشێکی زۆر لەو ئاژەڵانە ڕاوەکرێن کە دەگمەنن خەریکە لە ناوەچن لە قەزای سۆران و دەوروبەری لا باڵەکەتی لە تەواوی شوێنەکانی دەوروبەری سۆرانە. یەکێکی تر لەو گیر و گرفتانەی کە هەیە بڕینەوەی دارە سۆران چەندین گوندی هەیە سەر بە قەزای سۆرانن کە ساڵانە نەفتی پێویستیان بۆ دابین ناکرێ، ئەوانش ناچارن دار ببڕنەوە کە بێگومان ئەوەش کاریگەری لەسەر ژینگەی دەوروبەری سۆرانە بێت، لەسەر سۆران ڕووبەری سەوزایی کەمە بێتەوە، ژینگەی سروشتی دەڤەری سۆران ناشرینەکە. ئەمە و چەندان گیر و گرفتی تر هەیە، کێشەی تر هەیە کە پێویستە لە سۆران چارەسەر بکرێت، پارکی زیاتر، ڕووبەری سەوزایی زیاتر بکرێت، ئاو زیاتر بپارێزرێ کە ئەمە پرسێکی گرینگە لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە ڕێژەی ئاو کەمە بێتەوە. چاڵاکیەکانی دانیشتوانیش و زۆربوونی ژماری دانیشتوان لەو ناوچەیە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندان. ئەمەش هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە بەتایبەت پیسبوونی ئاو، چونکە مە لە ناو خێرمی کوردستان دەگە تەماشا بکەین ڕووباری هەمیشەییمان هەن، هەروەها ئەو چاڵاکیانە چ لە بواری پیشەسازی، چ لە بواری گەشتیاری، چ لە بواری گواستنەوە، چ لە بواری لایەنەکانی تردا هۆکاری سەرەکی وەکو هۆکاری سەرەکی ڕۆڵ دەبینین لە پیسبوونی ئاوەکاندا. تەماشای دەکەین ساڵانە ڕێژێکی زۆر لە کارگەکانی پیشەسازی لە پیسبوونی هەوا و پاشان لە ڕێگەی ترشە بارانەوە ئەو ئاوا تێکەڵ بە ئاوی سەرزەوی دەبێتەوە دووبارە دەبێتەوە پیسبوون. هەرێمی کوردستانیش بەتابەت ئیدارەی سۆرانیش لەو ناوچەی بەدەر نییە، چونکە ئەم ئەمەلیەی سووڕی بارانبارین و هەروەها پیسبوونی ئاوەکان بەو مادانێکەوە لە هەوادا هەن
تێکەڵ بە ئاوەکان دەبن ئەمە لەلایەکی ترەوە تەماشەێکن خودی چالاکیەکانی مرۆڤ لە فرێدانی پاشماوەی ڕق هەروەها پاشە ڕۆیشل لەگەڵ پاشماوەی گازەکانش بە هەمان شێوە ڕۆلی سەرەکیان دەبێت لە پیسبوونی ئاوی ئەو ناوچەیە جگەلەوەی پاشەڕۆی ماڵان کەوا جیای نەکراوەتەوە ڕاستەخۆ تێکەڵ بە ئاوی ڕووبارەکان دەبێت و ئەمەش هۆکارێکی سەرەکین لە پیسبوونی ئاوی ئەو ناوچەیە کە کاریگەری خراپی هەم لەسەر لایەنی تەندروستی مرۆڤ هەروەها هەم بۆ ئاژەڵ و ڕووەک کاریگەری زۆر خراپیان دەبێت کە لە داهاتوودا دووچاری کۆمەڵێک نەخۆشیان دەکات.